زۆر عەزیەت و ناخۆشی ئەمە یعنی چەند ساڵە 20 ساڵە من بەو خەم و خەفەتە داوا لە حکومەتی هەرێم دەکەم با لێبوردەیەکی گشتی دەربکەن لە بۆ ئەوسە جنانە بەس پیاوی منی هەزاران کەس بیعنیەوە دەستگیر کراون با لێبوردەی گشتیان هەبی خوای گەورە کە لە بەندەکانی دەبووری با ئەوانیش لەو خەڵکە ببورن عەفو عامێک دەربکەن با یعنی بە بۆنەک بلێن ئەوە عەفو عاممان دەرکرد ئەو زندانیانە هەمووی ئازاد دەکەین بە ماڵ و منداڵی شاد بکەنەوە ئەم 20 ساڵە هەر چاوەڕێ بم ئەو پیاوەم یعنی جێژنە نما چاوەڕێ نەکەم بڵێم ئینشاڵڵا ئەو جێژنەیە دێتەوە وڵای تووشی نەخۆشی بووینەوە یعنی تووشی سوکاری بووم تووشی نەخۆشی دڵ بووین بە قورآن تاقەتم نەما 20 ساڵە من بەس خەم و خەفەتی بخۆم و بەس غاردەمە ئاسایشەکان ئاسایش دەنێم کاکە جوابم بدەنەوە چتەکەم لە بۆ بکەن دایە لێرە نییە یعنی حتاکو ناهێنم بچمەکن لە مەسوولەکان بلێم کاکە بەس قسەتان لەگەڵ دەکەم بەس پێتان دەلێم ئایا ئەو پیاوم لەسەر چ جیرەیە و لەسەر چ نەجیرەیە لۆ پێم پیشان نادەن لۆ پێم نالێن ئێ من هەزار یعنی هەزاران خەم و خەفەت لە ناو دڵمانە با ئێمەش کە ئەم گۆدادەنیشن لە ئاسایش خەڵکی دەگرن با پێشتان بنین ئایا لەسەر چی و لەسەر چنیە پیاوەکەم جیرایە پێمان بنێن پێمان پیشاندن حکومەتی هەرم با بەزەیەکیان بەو داکە بێتەوە کە لەبەر ئەو ڕۆژە ئەوە دومین جارە من داوا دەکەم دەگیرێتن و داوای کوڕەکەی دەکاتن خۆشە ئەو جەرگە ئەو هابستێت داوا لە حکومەتی دەکەم عەفو عامێک دەربکەن و با بێنە سەرخەت وەڵاهی ئامادەمە یعنی با بێنە سەرخەت با پەیوەندیەکانمان وەربگرن با جێیەکی دابنێن با ئەمەش سکاڵای خۆمان بدەین ئەمەش قسەی خۆمان بکەین یعنی لە بەرامبەر حکومەت با ئەمەش دەردی خۆمان هەڵڕێژین بۆیان گوڕەکەم بدەنەوە جەمتم لایە گوڕەکەم بدەنەوە چەند ساڵە تۆ نەتبینیوە 20 ساڵە هیچ کێشەیەکی هەبوو دەستگیریان کرد ناوەڵێکی نەبوو ئەی بۆ دەستگیریان کرد دەستوان لە بەلاش هۆلاش ئەخوایتی نەبوو هیچ مێژەکی نەکوشتە بوو لە بەخواتی نەکرده بوو چاوەکانی لە دەستدایە ڕاستیەکەی ئەوەندە بگیرێت چاوەکانی لە دەستدایە بەگریان وا لێ هاتی ئەو هات چاوت ئەوە بەگریان ساتۆ نازانی ماوەیان نەماوە نازانم